سڵاو هاوڕێیانی خۆشەویستم، خۆشحاڵم دووبارە گەڕامەوە لاتان لە پارتێکی نوێی کارێمانە جەرمۆت. یەکەم نینە دووەمی خولی ئەڵمانینە چکە یاریەکمان عادول کرد. هەمان خاڵی یەکەممانێکە فرانکفۆرتە بە جیاوزی گۆڵ دووەمین لە پارتەکانی پێشوو بینیمان تەنیا یەک یاریمان بەرامبەر بووین، هەموو یاریەکەمان بردەوە. یعنی وەزعمان باشەوە، ئەنجامەکانمان باشن، یاریشمە لە ئەبتاڵ بردەوە. ئێستا کاتی یاری لووتکەی خولی ئەلمانیا بایرن بۆ بایر لیڤەرکۆزن، یارێکی بەهێز چاوەڕێمان دەکا. بەڵام پێشوی بچینە ناو یارەکە هاوڕێنەکە سەرەتان بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیر مەکەن. یاڵە یەکەوسەر بۆ ناو یاریە لووتکەکە بایرن لیڤەرکۆزن. بسمیللا با خۆمان تاخیر نەکەین. ببورن ئەو یارە پێویستی بە خەتی پشتەوە یاریزانی خێرامانە بێ. ئەو ئیتۆیە باشە. بەس ئەو یاری حەز دەکەم ئەمباپێ لەوێ سەرەکی بێ. بەس ئەوەی لێرە دانێن چییە؟ با تاقی بکەینەوە. یاڵڵا بە ناوی خوا یاری لووتکەی خولی ئەڵمانی، یاریزانانی بایرۆن لیڤەرکۆزن. ئۆپامیکانۆ یاریزانی خۆمان سەرەتای وەرز بە فرۆشتمانە بایرۆن لیڤەرکۆزن. هاوڕێنەگە بەبییران بێ ئەو ساڵ ئەو یاریە لە خولی ئەڵمانی یەک بێ کۆتایات کە گۆڵە جوانەکەی پاڤلۆڤیچ یاریزانی بایرن لە دەرەوەی هێلی سیزا گۆلەشی یەکجار جوانی کرد. یاریەکە بە بەرامبەر بوو کۆتایات، یاریەکی بەهێز و خۆش بوو. هیوادارین ئەم یاریش لووتکە بێ. ئەو شازادە هاری، شازادە هەری نییە بە یاریگا سوور و سپی، هەموو یاریگا سوور و سپی چکە یاریەکە ناو یاریگای بایرنە. لیڤەرکۆزن پار خولی بەبێ دۆڕان برد. ئێمەش دەمانێت لە فیفا FC 25 کارێمانە جەرمۆرد بەبێ دۆڕان بیبین. یاڵڵە جەمال خەتەرە، جەمال خەتەرە، دەبووە جوانتر بێ. پالەشم کرد تۆزەک کێشەمانێ سەرەتای یاریە هەرەبوو یاری گۆڵ دەکرێتەوە ئینشاڵڵا. یا جەمال جەمال بەخوا نازدارە. نا وەڵ هەدیدە. یاڵڵا ها ئەمباپێ هەدێکی بە نرخ، بەڵام نەمتوانی بیخۆزمەوە. بەرە یاریزانەکانم من ماندوو بووم سینێکا کە کێشە نییە بش دۆڕێن، بەس چالنجمان کردو بەبێ دۆران بیبین دەنا ئاسایی ئەگەر یاری کرد دۆڕێن. خۆل بەوە خۆشە تۆزەک بە پاشکەوی بێەوە پێش هەربی بێەوە خۆش نییە. ئەو کۆفە چێت توشم بوو. تۆپەکە لێ نەسینی، تۆپەکە وەرگرم دەبتە فاولیە. یاڵە جەمال پێشم چۆر کرد. ئەوان زۆری سەعادن لە پاساتی، هەرکە یاریزانەکەی من نزیک دەبتەوە پاسادەکەی دەدەن دەست خۆش. یاڵە ئۆلیسی یاریزانی نوێی بایرن. وەڵای تاخیری کرد پاساتەکە، زوو دام کرد. ئیمباپێ یەخلو نەیدا ئیمباپێ و پاسەدا مەبەستم ئیمباپێ بوو. یاڵە تۆپەکەی وەرگنەوە کاکە، ئەو یاریە نابێ خاڵە دەستێ. هەولاتیوان والله احتیادیە یاڵە ئەمباپێ گۆلی یەکەم دەست خۆش لە پاساتەکی یەکجار جوانی جەمال موسیالە. هاری ئەوە هاریکن پشووە ئیمباپێ تۆڵی کردەوە.
ئەمباپێ گلەیمان لە ئاستەکەی هەبوو بەڵام وەڵامی داینەوە. ئای چیلۆ پۆزە ئەمباپێ هەستۆ یاریتەوانە بووە. با لیڤەرکوزن جێی سیقە نییە. ئەرێ وەڵڵا ئۆ دیسان ئەمباپێ پاساتی تاقی دەکات لەنا جەمال دەرچوو بوو. زۆر ئیسعادن زۆر یاڵە جەمالی قوڕ بەسەر چ بکە جەمال لەولایە هەموو تەمشا دەزانم جەمال تۆپەکە وەردەگری. ئەمباپێ بە قسەیەوە هاوڕێمان کرد ئەمباپێمان لە شوێنی ژمارە 9 دانەوە شوێن یاریکردن بەڕاستی حەز دەکەم سەردەگری لێ خێرایە. ئەمباپێ تۆپەش وەگرە هەتاکە لەم بوو پاساتەکە جوان نەبوو. دەستخۆش دڵت باش بێ سوپاس دەخین چی ئەم ناو یاریگاینە هەمووی لە ناوەندێنە. ویستم لێی نەشیدە دیفاعەکانم وەڵڵاهی ئافرین ئەو شتیان کو کرد. ساتە چی یەکجار جوان بەس تۆپ باش ئاتیپۆ Well, Leverkusen have had the majority of possession, but as we're always told, passing without penetration is dangerous, and that's what's والله معقول نییە وەرناگری دانی ئۆلمۆ sideways and backwards. شوێنی دانی ئۆلمۆشم گۆڕیوە. Be brave and have a go at the opposition's back line. ئۆفساید دەستخۆش بەڕاستی بەرگریم زۆر باشەوە یاڵە چپە لەمان نییە کاکە ئەوانە نایەنە پێشەوە. یاڵە ئەمباپێ وای لە گۆڵچی زۆر دووریش بوو هاری خۆت ئامادە مەکە برە ئەگەر جێمی دۆم دەنا زەحمەت ئەوە چم کردەوە زۆرم داگرت کێشە نییە پاسا دەدا جەمالە تۆپانە زۆر سەیر وەردەگریت هاوخۆش وەڵام بەهێزن زۆر بەهێزن گەمەکردن بەرامبەریان ئیسعادە جێم یەکەم لە پێشین پا گەورەیە بۆ جێمی دۆم دەستی پێکرد و بۆ ئەنجامش کۆتایی بێ کێشەمانە بە زۆر زەحمەتە حەز دەکەم گۆڵی تدایە ئەوجا ئینشاڵڵا لە بەرژۆن دێمێ وەرنەگری هۆستەکەەوە ئەو سەری خۆی گرتیەوە وەڵای لەختەشی پێکەنی ناوی بۆ چ بووە دەستخۆش بە زۆر سایت ناوی جوانیش ئافرەتە. وەڵی جوانە بەس تۆزێک دوور بووم با پێ گەڕاوە نەگەرا باوە دەگەشتەوە تۆپە هەرگۆسی تۆپەکە دەفرێدە برا گۆل لە پاشاوەیە گۆل لە پێشبی ئۆزامار یاری ناکەن فاول ئەو فاولیوان باشە کێشەنی زۆری سەعادە و تۆپی کوهی ناوە وەڵامیش نایم برا تەماشا یانیکە خێرا دەچیتە سەریان حەل لە چیان هەر پێیە زۆر سەیرە
ها Yeah, he's done well. لي His movement to get into goal-scoring positions has been key. He's managed to take one, but I think سبلمنيا he's going to be frustrated with himself that he couldn't finish more. ئەوزانیەکە ئەو پاساتە جوانەی دەست خۆشمانی و نوێر بەڵام یەک دوو تەبدیلاتی بکەین ئۆلمۆی دەخینەوە ئێندەر پێشەوەمان باشە خراپ نییە یاڵڵا دوو یاریزانمان تەبدیل کرد با بڕوە بەس لە کۆرنەر گۆڵ نەخۆم زۆر لە زاویە دەترسم Dani Olmo. This is a promising looking attack. In behind, can he finish? والله امبابي دەرنەچوو Jonas Hoffmann. ویستمان شتێکی جوان بکەین بەڵام سەری نەگرن ئۆ Over دەست the خۆش touchline it goes. It'll be a throw in now. وانیش هێلیێریش بەریان گۆڕی Frimpong. Perfectly anticipated. Really well ئۆ won. خەتەرە دەست خۆش Kylian Mbappe. یاڵڵا دەست خۆش Breaking at pace. This could be ئۆ dangerous. ئۆ شەرە شاپەی Good challenge and a throw in to come. کاکە یاریزانیوە دەرێ بەنەسەرە گەورەکراین لێ مەدە Decent looking attack this. Mbappe. Dani Olmo. ئێ وەڵڵا جوانە بەس Looking attack, but it's come to تۆزێک nothing. زیاترم داگر بە ئەی هاوار زۆری سعادن ئەو تۆپە وەگرین مشکلە دیکایان تەوا بەسەکەتەوە شتەکەی برام Leo پەلەم نییە Upamecano. Played to Xhaka. ئاوە تۆپە چی وەگرین زۆر Anish Garcia. باش دەبێت They've given it away here. Palhinha. Oh, excellent vision. والله عافية مبابي Of saves, but أو you'd لامين expect يامال to مسابة stop that. مشكلة والله Already leading by one, and they press هذه home their سابقة زۆر advantage نەبی in باشە this. بازوو داینشین یاڵڵا یاریزانمان نییە کێشەمان نییە با مێسیش ئەو چەندە قیمەیە And they ولا don't get the دەستم ڕۆ distance. That's a poor ball in. Jonas Hoffmann. Played to Xhaka. Frimpong. هەر زۆر ئیسعاد و زۆر بەڕاستی ئیسعادە This is a positive move as they هەر یەک seek بیستەوە that بێ من equaliser. مەمنونم Lovely ball, could be a chance. ڕۆستەکە زانیم ئاخیریش بێم گۆڵە چ دەخۆم No margin for error with that. It's a quite wonderful hit. بەداخۆ بەڕاستی بەداخۆ نازانم ئەو نیشانەی سەر ئەرەوخۆی لۆلاکەت چکە دەنەکەلەکەم وەردەگرت ئەو وێرتس یاریزانی تازە درەوشاوەی ئەڵمانیا یاریزانێکی باشە دڵنیا بن ساڵێکی تر لە بایرن یان لە ڕیالە Oh, if they score from this, they'll surely win the game. Oh, good ball in behind. ئۆ وەڵڵا جوانە بەس Possession, شەنسیمە excellent ناڕوە positioning. ئەوە دەستیان بەشتا ئەوەکەی کردەوە شتا خۆڕە وەڵا جوانە Behind with that. دەی ئۆلیسی وەڵا گوناحە Really well to keep ئەو it گۆڵەبی چ گۆڵەبی Well, they've certainly got the momentum. نا وەڵا here. ئۆلیسی Chance دوورە after chance, and the crowd گوناحە و are تۆپە ناچێتە گۆل گوناحە وەڵڵای حەقی گۆڵی هەیە Hurts.
بەرامبەر بوون Nothing between them, and this دەبووایە last سێ pass خاڵەکە ناو is دەستی providing خۆمەمون success. So بەداخەوە what do you make of بەداخەوە the home performance? Oh, you can کێشە see نییە the frustration. زانینێ ئینتراخت فرانکفۆرت چی کردووە بەس نەی بروی تۆ زۆر زۆر گرنگ دەبێت دۆڕابی زۆر خۆشە ئۆ یاری ئەبتاڵ ئەوروپا کیمینجەی ئەوە چێ کەس رازی نییە دوو دەقە دانیشیدن هەڵای سەیرە زانین یاریە لووتکەکەمان بەرامبەر ئەستەمڤێلە لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا ئاگە بە بیرتان بێ ئەو ساڵ لە ئەبتاڵ هەمان یاری لە هەمان یاریگا بایرن دۆڕا بابزانین ئەو یاریە چی دەبێ دوو ڕۆژ ماوە یەک ڕۆژ ڕۆژی یاری خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا یاڵا بسمیللا با دەست پێکەین ئاریکین یاری پێ دەکەینەوە بەس بزانین شێوازمان ناتوانین بگۆڕین شێوازێکی تر تاقی بکەینەوە خراپ نابێ نانەوە زۆر دیفاعە حەزم لێ نییە ئەوە باش ئەوە باشەوە بە ئەوە تاقیکەینەوە هاوڕێیان ئەو یاریە بزانین چی دەبێ شازادە و ئەمباپێ بەس وەڵایی لەبەر جەمالی باش نییە لەبەر لامینە ماڵی بەس ئەو یاریە یاری پێنە تەمشە یاری پێ ناکەین مێسی بە ئەساسی با یاری بکە چێمانێ کالە فیۆری یاڵڵا یەدەک بە ڕایەش گۆلچیوی گۆڵەکەی ئەو ساری ئەستەمڤێلێک بێز لە باری بردە گۆڵەکەش ئەگە بەبییرتان بێت نوێر لە گۆڵ هاتە دەرەوە لە دووڕە شوتەکەیان کرد لەسەر گۆڵچی یاودی کرد ئەستەمڤێلە کەس نییە ڕقی لێبێتی بەچ خۆشەویستە ئەوە نا ئیمرێ ڕاینەری بەتوانە هەر ئەو بوو سەری خست لەو خولە بێزە توانی ئەستەمڤێلە بگەێنێتە ئەبتاڵ ئەوروپا یاڵڵا یاریەکە ئاگرە بەڕاستی لە ڕاستی لە خولیانە پاڵاوڵەکانی ئەوروپا یاریەکە یەکجار یەکجار خۆش بوو لەزەتم لێبینی ئینشاڵڵا ئەو یاریش ئاوەیە بزانین دەتوانیت تۆڵەی ڕاستیەکە بکەینەوە یان ئێمەش دەدۆڕین بارکلی یاریزانیشان کڕیوە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا یاڵ کەسە بۆ ناو یاری پەلەمانە Here's today's Aston Villa team. Well, it looks like a 4-2-3-1 when they're in possession, may go to a 4-5-1 when defending. دامنا بوویەکە و سەر شوتکەم شێواز یاریم گۆڕیە لە بیرم لێ ئەوە چیەوە یاریزانم لۆ ڕاوستە دەستخۆش دەستخۆش کیمیچ Well, big news. A penalty has been awarded in one of the other games. Alex Scott with the details. Yeah, it was a penalty for Lille. It struck the bar and it went in. It's now 1-0 with 6 minutes played. Regular updates from Alex along the way. الله offside offside That's offside. بەس هەڵەکان بقۆزمەوە زۆر گرنگ دەبێت بەس حەجمەی زۆر نەتوێنم مارتینێز گۆلچیانە Munich starting lineup. It's a 4-5-1 or you could say a 4-2-3-1. This does offer plenty of غەڵەتی ئیمباپێ غەڵەتی behind the central striker. ناو قەرەباڵغی و تۆپە چ بنادێت ئەمە دەفمانەوەیە گۆل یەکەم ئێمە نەیخۆین دەی ئیمباپێ Oh, great work. What's next? ئەو یاریە زیاتر هەز دەکەم Defense does its work. هاریکین شتێکمان لێ دەکەم Messi. Kylian Mbappe. Dani Olmo. یاڵڵا یاڵڵا چێ بوو دانی ئۆلمۆ ئای لەو گۆلە جوانێت دانی ئۆلمۆ نازدارە نازدارە لە کاتێکی زۆر زۆر باش چکە یاریەکە زۆر قورسە لە سەرمان
قوتاری کردن دانی ئۆلمۆ گۆڵێکی یەکجار Well, جوان here we can see it again. ئەڵڵا لەم And he سوورانە just so ئەڵڵا marker. گۆڵی That's it, پێشکەوتن opens up the opportunity. And then cool as you like with یاڵە the یاڵە finish. ئاوڕێ باوەکو یاریەکەی تازەمان لێنێ هەوڵێن گۆڵی دووەمیش بکەین Starts with the scoreboard تۆزێک بە now. ئیسراحەتەوە کاتێ دەتوانین یاری بکەین بەس یەک بەیت ئاوە جێی سیخێن نیە یەک بەیت An attack of genuine promise developing. یاڵڵا Beautifully weighted ball. ئەی The ball taken away from them. هاری هاری Unable to find Oh. anyone with that. ئۆفساید Wrong side of the defence. Offside. ئەو هەموو ئۆفسایدت چیە لەو یاریە ئەنە تەشکیلەکەمان زیرەکانی بوو Nicely taken away. It's gone out for a throw. کاتە گێرشمان لەسەرە تاو پشتۆمان پڕە Walker. لێشی پێچوانش بە دوو ئای Bailey. Now to deliver a دەست good ball in. خۆش There's been a goal in another game, and Alex can give us the details. Yeah, it's a goal for Monaco. They're the first on the score sheet here with 23 minutes played. Alex there ensuring we don't miss a thing. That's not a bad ئەی look. لێ ناگەڕێ دەبولێکی لێدەم Well away from goal. جەمال جەمال پاساتەکەی تاقی مەکە یەک بەی چەشتی زیاد مەکە Good run now. Yalla, Can he pick out the yalla. right option? وڵی سەعادە Can وستەکەەوە someone attack this? دەست خۆش And that one is got away. No forward pressure. They're waiting to be attacked. Now there could be something on in a moment. Mbappe. یاڵە ئەمباپێ لەوی جوانتر مارتینێز گۆرچی تۆپەکی قۆرسی دەرێنە ئۆ مێسی مەگەڕێ Barkley. ئۆ زۆری سازن Still behind, but this is looking promising. نەکەین ئەی خەریک بوو بە هەمان شێوە گۆڵ بخۆینەوە دەی نەگەشتێ So a chance to draw level from this corner, perhaps. بەهێزن چاوەڕێ ئەوشمان لێ دەکردن Played into the box. It's only halfway clear. مێسی پاساتەکەی دایە خۆی بەس نەگەشتە Goes on past the defender. نە خەتەرە ئەی دەست خۆش ڕایە Attackers to beat off. Hung on to the ball well. Jamal Musiala. Dani Olmo. I believe there's been a goal in one of the other matches. Of Alex course. Scott with the details. It's a goal for Atletico Madrid. They're back level. It's Hey. now under 5 minutes. ئەو چەند جار هەمان شت تاقیکەمەوە Thanks, Alex. As دەمێ always. بەکە لە بیکەمە ئەسیست ڕێک ناکەی Musiala. نا Good defending داماریکی just when it was looking threatening. وەڵی دەست خۆش Kane. Messi. ئۆ مێسی لێ نەگەڕا مێسی ئەو شوتە بکە Mings. وەکو یارێکی پێشێستا یەک بیت جێم یەکەم تاریکی نەمان بردو دەستا هەڕاوە دەشێنی باز نێزیێکین لە بردنەوە ئینشاڵڵا نێزیێکین یاڵڵا So the second half تەنیا kicks off. 45 دەقەماوە گۆلی دووەم بکەین زۆر میمە زانین دەتوانین ئەبتاڵیش بەبێ دۆڕان ببین وەکو چۆن لە خول خۆمان چالنج کردووە Mbappe. Kane. دەی ئەمباپێ دەست Being خۆش brought to a halt. A free kick given for that. Really nice. یاڵڵا play. مێس وەڵڵا Happy مێسی with this بەژنی one. تۆزەک And away. درێژ بە تۆپی وەگر بوو A free ئەو kick چیەوە awarded here. دەنەم The خۆی لای referee ملۆ said it's ناچی a foul. ئەو فاولیوان وەڵی هیچم نەکردیە
يلا Lovely ball. This دەست could lead to خۆش. something. اي والله جمال Perfectly جمال. anticipated. Really well won. There's a sense of real urgency to this attack. والله خط الله. Try, not far away. هاولا شي جوان بو. It was close, بس and ان if the شاء الله keep دست working دروا. hard to create chances, I'm sure he'll put هاي the next كاكا. one away. وصلعتكم ما عندي. There's been a development in one of the other games. A goal. Alex Scott can tell us about it. اوه. صرنا ما ياريكا. And Alex يلا will keep بس. us updated. Good patient build-up. Beautifully weighted ball. اوه دامو That's امبابي. how to clear it. دست خوش. يلا جمال. الله لجمال. That hasn't worked out easily جمال gathered by the دو keeper. ياريا يان سي ياريا Oyarzabal. بێدەنگە زۆرتر ما لە Leon جەمال بێ Bailey. ئەو تاقییان زۆر Now مشکیلێ to make سەر the بە right کێشێ choice. ئەو Struggling to keep the ball ئۆفساید there. وەڵاف ئەوە تۆپەکە نەکەتە دەری دەست خۆش And he's asked plenty of questions of the back line. It's certainly been difficult to contain. Yeah, he's played well, and the goal will be the standout moment. But I've been so impressed with his work rate too. I'm sure he'll want to keep that in. ئی ئەڵڵا لە هاریکین Well, in that sort of position, تەوا he'll simply have to get it closer than he did there. ئەو کۆخێ بەرم نادە دەست خۆش هاری شازادە هاری دەوێت ناو ئینگترا گۆڵەکمان بکە Tielemans. زەتە ئێستا سەرکەوتنە بوو McGinn. Ramsey. هار ویستم قەتعکەم و تۆپەکەی لابرد وەڵای ئافرین Taking this on. خۆشتەکە Keeper's done really well to keep that out. Kimmich. Well, they've come so close to equalising, haven't they? Just need to keep putting the pressure Ozan on. tۆپەکەشم I'm لێ sure ڕێ بەس they'll get the goal. شتێک ئەڵڵا ئەڵڵا لە دانیۆل بوو Referee playing advantage. Palinha. ئاخیری تۆپەکەم Leading the دانی game to win the ball. وەڵڵا دەست خۆش دەی ئیمباپێ هاری بینەوە ئای دەست خۆش هاری Davis. بەخۆشم نەمزانین چم کرد Kimmich. Jamal Musiala. بەڕاستی کێشەی کارەبامان چاناوی باش بوو یاریەکەم لە دەست نەدا کارەبا وەختەکی باش هاتووە تەنیا دەدەقەماوەدەنە بە ناچاری دەبا یارەکە دووبارەکەمەوە Full time is looming. Not long for Bayern to hold on to this slender lead. It's been a really close game. Boş. This tight and cagey at Gayzane times. Karim Not direkt many arabaya vurdu. opportunities. But let's just see how the last few minutes go. They'll be hoping for no silly mistakes at the back. Mbappe. Palinha. ئۆف Little sloppy on the ball تەنیا there. چوار دەخەمەوە ڕازینە بە یەک بێیتی That's not a bad looking ball. دەی شازادە ڕاوەستەوە Really good interception to take the ball. وەڵا فاول هەی Kane. وەڵا شەنسمانە ئۆس ئاخ ناچێتە گۆڵ Avert the danger. گۆڵی خۆم کردووە من دەقە کۆتایی هات ئەو تەبدیلاتە چییە یاڵە هەندێک تۆپەکەی They decide against putting it into دەقەی the box. بکوژین باش And it's دیاری over. کۆتایی پێات The Bayern fans یەک able to بیت celebrate the win. لە یاریی قورس کارەبایەکەش ئاخی دەقە لێ تێکداین They must be so بەس pleased باش with بوو how ڕیکۆردەکەمان لێ it's نەڕۆیشت gone. Another couple of positive performances. یاڵە They'll feel داستان خۆش confident دووەم یاری going دووەم into the بردنەوە knockouts. هەمویان دڵخۆشن سوپاس 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 هاوڕێیان تا ئێستا لەگەڵمانن ئۆ یاری ئەم جارە یاری لووتکەیە بەس ئینتراخت فرانکفۆرت یەکەم بوو پێش یاریە
ڕەنگە دۆرابیان تەعادولی کرد ئێستا هاتوتە سێم ئێمەش لە دووەم هاتوونەتە چوارەم تەنیا یە خاڵ لە ماینزی یەکەم دوورین یاریەکی لوتکە چاوەڕێمانە عاشقی ئەو یاریانم یاڵڵا ئینتراخت فرانکفۆرت تاقیکردنەوەی ئەو جارەشمان قورسە یاڵڵا ئەو جارەی نە بار ئاوا بیت ساشە بۆی ناوەڵ ئەو جارێ ئەو یاریە کیمیچ بە یاری بە لیویس بکەین یاڵڵا یاریەکی بەهێزە با بزانین ئینتراخت فرانکفۆرت شایانی ئەوە بکات بۆ پلەیەکەم ئێستش لە پێش ئێمەیە با ئەم یاریە تاقیکردنەوە یەکجا قورسە بۆ هەردووکمان ئەو ساڵ ئەو یاریە لە خولی ئەلمانی 2-2 ناوەڵە بایرن تاوە 2-2 کۆتایی بێت ئەگە بە بیرتان بێ ئاخیر دەقەکان گۆلە چوارد مەرموو شەشتەکی وایە ئەو ساڵ لە خولی ئەلمانی بە دیارکەوتۆ یاریزان چێکجار باشە بایریش هەوڵ دەدا ساڵێکی تر بیگواسێتەوە ناو یاریگای ئەینتراخت فرانکفۆرت یاڵڵا یاڵڵا یەکەوسە بۆ ناو یاری بسمیللە بە تاخمی ڕەش This is how the hosts line up. Yeah, it looks like a 4-4-2 and I always think that this system offers Oh, strong defensive presence all پاساتەکە over من the تاخیر کرد pitch. And in attack you always have numbers getting forward. They've got quality out wide, so I'm sure the flanks are going to be والله. used today. دووجار لە دەستم ڕۆی ئاخیرەکەی باش بگرتمانەوە This is the visitors' team for today. Yeah, looks like a conventional 4-4-2. You don't see it too often Oh, anymore. Harry- It should give them Harry a does huge it, staying does score. platform both in and out of possession. لیویس یەکەم یاریەوە بزانام یاری پێ دەکەین ئۆ والله خەتەرن ئاسان نینە Still going ناڵە بە here. ئاسانیان تێگەیشتن ئاسان نینە نێڵی دایاڵی Oh, I don't believe it. A Yalla, sensational yalla. challenge. Well, here's how things stand. showing وڵای ئەوەی چاوەڕێم دەکرد زۆر for the قورس visitors today. سعادن They go top if they win. ئەی دەستخۆش Yeah, it's still only early on, but it's a great place to be, isn't it? And I've enjoyed watching نا this season. It دیفاعەکە makes me زۆر لە feel من sure. زیرەکتر Let's بوو hope that continues today. یاڵڵا کێشن یاڵە ئۆهۆ چەند بە ئاسانی یارزانەکان تێپەڕ دەبن Ekitike. And that's where it ends, with possession lost. یاڵڵا It's no great surprise who we've picked out to have a look at here. ئۆ What are we expecting to see from him today, مباپێ sir? Well, he's certainly weighed in with quite a few goals this season, hasn't he? دەستخۆش He's gonna وڵای be جەمال ئەو so تۆپانە important زۆر to سەیر keep him وەردەگری quiet. If they let بەس him خەتای run خۆم rampant, as بدامەوە other teams have done at times, then we all know what the outcome دەستخۆش will be. ئەوهۆ بە عیبادەت تێگەیشتن ئەو هەدی دەدا ئەو هەدی He's دەدا got away. من چاحیبیان نەبوو ئەوان دووسیا دییان دە ئیم و فێر بوون دەستخۆشکی میچ نا زۆر خێرایە زۆر That's going to the keeper. کاکە لامی نییە ماڵ یاڵ ئەمباپێ فاول نەبوو Mamouche. دەستخۆش کی من ناوەڵە یاری بۆی دەکەم ئەو یاریزانە کۆریە This is a positive looking move. دەی Now to deliver a good ball in. Palinha. ئۆ تۆزە خێراتر بە جوان Stop دەبوو any trouble brewing. ئەو چێ یاریزانە موساب کرد Promising looking ball. وەڵی ئەو ئیراکی تۆیە چێە یاریزانێکی زۆر باشە جوانە ئیمباپێ یاڵە ئەڵڵا لە ئیمباپێ یاڵە ئۆڵڵا تاوا خۆی نەسوڕاند پەلەم کرد ئەزەو یاریزانم چییە موسابکەدە من ئۆ پاولینە بایەکەسە دانیشی تااقەتمانی حسابەشی دوور دێژ بگرتەوە بە ناچاری تەبدیلاتی یەکەم ما کرد بەس پێ ناچی قورس بێ
يلا More defensive work to do here. أوه It's not done yet. أوه Hasn't أراخو managed to force أراخو any ديو sort of بسورين save. Well, it's close, but the keeper got a cross كاكا quickly. يشيتو Maybe just بارجريا needed a أجا bit كلك more بارجري composure دنا in front of goal to finish أو off the شوتانا chance. قرصة Trouble maybe. There could be trouble now. يلا يلا لا هاري كين It's as easy as it بس gets. خۆزگە ڕام کرد بە باشتر بوو. Ekitike. Omar Mamouche. ئۆهۆ وڵای سەر بە پێشەنەوە تیپە جوگۆلێکیان لێکم باش ئەها هەلا Good تۆ pace of پەیدانێ movement, براکەم but not quite the end product. ئۆ یاریگە بێ ساحێب نییە Mbappe. یاڵە ئیمباپێ ئەو جارێ گوناحە ئیمباپێ In behind. وەڵڵا برا فاول فاول Here تاو we go. Free پێشەوەی kick. شوتکێن لێدای And they'll be queuing up to ئەو take چییە it from زۆربەی here. نابژان یاریەکان ئافرەتن یاڵە بزانین چی دەکە کیمیچ نانەبە کیمیچ نەبە وەڵی بە هاریکین لێ دەدەم یاڵە هاری ها یاریزان پاری داوە دەی بزانین هاری چمانە دەکای ئەو تۆزەک زیاد بوو تۆزەک Minor adjustment سوورانەکەم needed. زیاتر داگر بوو Bad attempt. I bet he's دەنا practiced جوان this بوو time and time again on his خەتەرە own. وەڵی خەتەر بوو Hits the wall, بۆ ناو گۆڵ بە گۆڵ بوو target. تاو جارێ جوانت لێ دەدەین ئینشاڵڵا یاریەکە بێ گۆڵە و لە بەرژەوندی ئێمە نییە چکە تیپەکە لە پێش ئێمەە خەڵمەوە کویەکە پێش ئەو یاریش خەڵماوەکو یەک بوو ئۆهۆ خۆشم نەمزان چیم لە تۆپەکەی کرد دیاڵە یاریەکی بەهێزەوەڵە Get that quite right. It's a throw in now. ئاز دەکەم تیپەکانی There's ئەڵمانی very بەهێز little بوون between these ئۆهۆ two sides. پاساتەکەی Both بدە are براکەم struggling to carve out clear-cut opportunities. I'm hoping they take more risks and look to open up the opposition if we're to see a breakthrough here. دەست خۆش وەرهاری لە خۆش ئەو ئێوەڵا فاول دەست خۆش It's been seen as a foul. دەنیزای Free سوورێشە kick. پێوە ناگرین ناوەڵی سەبرە جەمال موسیالە But the keeper could see it all the way. جێمێکی بێگۆڵ 5 minutes and come بەڵام یارێکی بەهێزە عنی چاوەڕوانی گۆڵ دەکرێ بێگومان So the second half تا kicks ئێستا یاریمان نەدۆڕاندووە ئەو دەدەین بەردەوام بین پول بەبێ دۆران ببێ ئێم با بێت تۆی خۆتە off. Omar Mamouche. Now Kimmich. Mbappe. Kane. ئۆهۆ Well, ئەڵای work تا pays سوورە off. They won the ball. To take the lead. گۆڵی یەکەم لامی نیەماڵ بەخۆشم نەمزانین تۆ بەکە کواتە پێشم گرنگەوەیە گۆڵ بوو ئای دەست خۆش لامی نیەماڵ بەڵام هاریکین بار نەعگوی تۆ بخی گیاندا لامی نێماڵ خەتای دیفاعیان بوو یاڵە یاڵە لەسەر خۆ بن کاکە تەنیا یەک بیتە هەدێکی جوان بوو دەستان خۆش بەردەوام ئەو هەدیانە مەم دەنێ لامی نیەماڵ باش بوونەی فەوتان گەوهرە ڕەشەکە Well, we've had to wait لامین until the second لامین half, but finally the deadlock has been broken. ئۆ From a ئەو long لە چێن way ڕاو out, کاکە turned نانە out to be fairly ئەفسانەی routine. گۆلچەکان Keeper لێرێ managed برا to collect that. Jamal Musiala. ئەی وەڵی سەبریدا There's the turnover. دەنەوە گوناحە دەستخۆش دەستخۆش ئەوڵا تۆپەکەی Encouraging signs to the attack. دەستخۆش یاڵە خێرا خێرا خێراتر Well, you can tell what the fans think about ئێ وەڵی ئینزاری سوور کاکە و 50 جار لێم دەن Like that. هاری بەس مسامەکەەوە براکەم هاچەندەکەی شەمانێ ئیمباپی لە یاری پێ دەکەم بەس حەز ناکەم کەسمان تووشی پێکان بێ ئینزاری سووریشی نەدا Well, ambitious effort.
الله Decent attempt. والله کارتی سوور Better. ئەو سنا شیرنە پاڤلۆڤیچ Pretty good effort. It's not far away. والله Still جوان a بوو great chance to increase their lead though. تۆزێک بەرز بوو تۆزێک کارتی سوور بۆ یاریزانەکەی حەکەم گوێ لە ئێمە بوو دەستخۆش حەکەم هیوادارین بەردەوامبی یعنی معقول نەبوو سێ جالیاندا Now to make the دەبا right کارتێکی change. سوور بدە ئەو والله This to Lovely. دەستخۆش ئەراخۆ Tackle, and he's Ah. got away with it. دەستخۆش Mbappe. Jamal Musiala. A chance now for a quick transition. That's not a bad looking ball. والله لا جەمال الله وڵای یەک دوو تەبدیلاتی دەکەین فرسێ یاریزانێکیان دەرکراوە هەز دەکەم جەمال تۆزێک تااقەتی نەما ئۆلیسی لێ یاری پێ دەکەم و لویس ستانیچ داویز زۆر وەزعیشڕە یاڵە بەس پاڤلۆڤیچ زۆر ناشرین دروستکرایە بەڵغە بابەی هەیە گۆتزە خاوەن گۆڵی بردنەوەی مۆندیالی 2014 بەرازیل ئەڵمانیا و ئەرجەتین ئەگە بەگوێتان بێ Short corner it is. وڵای دەستخۆش Kimmich. It could be. ئەرە خۆستەکەی It's a challenge that's چ بوو called a وەڵا whistle فاولیان and a free بەناردی kick. فاولیوان دیارە بەدەستم کەوتۆ Rasmus Christensen. پاساتەکەی بدە و هاتوو ئاوارێ ناوی Really nicely played. What can they do with this now? ئەو فاول یان ئۆفساید کەس تێناگە یاڵە دەقەی هەفتا و نوێە ئەڵی هەشتا قسەکەمە تەوا کرد بۆ هەشتا Kane. Mbappe. Oh, there could be something Ya Allah. across here. That's not وەڵای کیمیچ معقول نەبوو تەواو خۆت سوڕان connection with the ball. It's well ئەم ویستم ڕاستە خۆ کە تۆپەکە گەراوە شووتکەم ئەو ناشترسێن حەزم لێ شووتەچی بە Rasmus Christensen. ئۆلیسی بکەم لە دوڕ ئەو وەڵاهی جوان بوو ئێ کاکە Then has to win the ball all over again. Oh, good ball in behind. Ball taken away from them. Harry Kane. Now with Kimmich. Well, Bayern have controlled possession over the last 15 minutes or so, and the opportunities keep coming too. You just think if they score, ئای there's going to be no ویستم بە لامین بسوڕێنم Marmoush. Find a way into that late leveller. خەتەرن نا براکەم لەوێن دەرا That's missed by ئۆ Mbappe. تازە دەقی شێستنەوە بەم گوتمان فتاونۆ تازە That's دەقێشتا یەک opportunity wasted. It's got to be a perfect shot to beat the goalkeeper, and that wasn't. نا وەڵی برا Anticipated. Really دەست well won. ئەی ئۆمزای تۆپەکەی بەگرتەوە Marmoush. ویسمان دەستخۆشی لەکەین بەس وڵا ئەرە خۆی تا سوڕان ئۆتە یاریزانش تایبەتیان ئەو ساڵ And if they keep working هاتە on ئێستا that ئەو rate, زانماریکین I'm ئەو sure he'll put the جەولەیە next one گۆلێک بۆ away. پێشی کرد دەنا لە پێش هاریکی نیش بوو لە گۆلکاری خولی ئەڵمانی Ronaldo Araujo. Now with Kimmich. Harry Kane. Mbappe. ئەی وەڵا جوانە هاری Served a goal. شانسی هاری تۆپەکە ناسی دەگۆل بەس با تەبدیلاتەشکە بکەم ئەگەر تەبدیلاتمە مابی تەواوە با دەرفەتەکی بە ماتیاس تێل بدەین یاریزانێکی باشە تەمەنیشی بچووکە غەڵەت نەبم 19 ساڵە 17 تا 19 ساڵ و بینیە سەرەتای وەرز دەرفەتی باش بوو بەس دیار بوو کۆمپانی ڕاینەری بایر Well read to gain آخرین نەکرد possession. In behind. Can he ئەڵڵا لە ئەمباپێ a one-man گۆڵی بردنەوە دەقەی 89
هەموو لە ئەرزەکە کەوتن تیپی بەرامبەر ئەو گۆڵە لەکوێ وەڵڵا ئافەرین باپێ تەواو گۆڵی برنەوەیە ئۆ هەموو دڵخۆشن چییە دەڵێت تیپەکانی تر دۆڕاون چکە بێخەڵ لە پاش ماینزی یەکەمین با سێرێکی بکەینەوە گۆڵێکی یەکجار جوان ئەڵڵا بۆ گۆشەیەکی دوور بەڵام گۆرچی هەوڵێکی جوان دەبەست ئەو تۆپانە دەرنایە وڵای وزانانی ئۆفساید بەس باش بوو ئەڵڵا ئەڵڵا لە ئیمباپێ نانا تاو لە گۆڵکردن ڕاتوە ئێستا We go 2-0 the score now. یاریەکە تەوا کە برا تەوا حەکەم Kimmich. ئیمباپێ تو هیچ مەحاولێکی تۆپەکەی نەکرد Plenty of positives. بارحاڵ سێخاڵی یاریەکە لە پێش هەموو شتەکەەوە بوو زۆر بۆ ئێمە گرنگ بوو بابزانین چوینە پلەی چەندەم پێش ئەم یاریە لە پلەی چوارم بووین ئێستا هاتینە پلەی یەکەم هاوڕێیان ماینز یاریەکەی دۆڕاندووە فۆلسبۆرگ یاریەکەی دۆڕاند سودمەندی یەکەم ئێمە بووین ئەگەر سیر بکەین بالیڤەرکۆزن بردووە جەولەی ڕابردوو ئێمە بردمانەوە فۆلسبۆرگ بردووە سێ بە هیچ ماینز بەرامبەر بوو هاڵا هەمی لە بەرژۆندی ئێمە بوو گرنگەوەی هاتینە پلەی یەکەم یاری ئەم جارشمان یەکێک لە خۆشتین یاریەکانە بەڕاستی شتوتگارت لە پارەوە یانەیەکی یەکجار باشە ئەو ساڵش بینیمان بەرامبەر ریال مەدرید ئاستەکی خەیاڵی پێشکەش کرد هەرچەندە دۆرە بەڵام ئاستەکە لە ناو یاریگای سانتیاگۆ بێرنابوو نمونەی بوو بەڕاستی یاڵە 11 ڕۆژیش لە یاریەکە دوورە و دڵنیا بە هەموو یاریزانەکانم بە کامل تااقەت دەگەڕێنەوە یاکە سەر ڕۆژی یاریە لووتکەکە بایرن شتوتگارت بەڵام هاوڕێیان با ڤیددیۆکە لەوە درێژتر نەبێتەوە ئیشاڵە لە پارتی داهاتوو دەمە وڵاتان و بەیاری شتوتگارت دەست پێ دەکەین تا ئەو کاتە کاتێکی خۆش بۆ هەمووتان خواتان لەگەڵ